لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. اللهم افتح لنا أبواب رحمتك وألحقنا بالصالحين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وفهما في الدين. اللهم انصر إخواننا المستضعفين في مشارق الأرض ومغاربها يا عزيز يا مقتدر. خۆشەویستان، لە بەرنامەیەکی نوێی بەرنامەی پێشەنگبوون کە تاکو ئێستاکە 97 بەرنامەمان کردێت لەسەر ئەوەی چۆن دەتوانین کەسێکی پێشەنگ دروست بکەین. کە بابەتەکەمان لەسەر ئەوەی بوو بنەما و بنچینەکانی بە پێشەنگ بوون کە باسی 5 بنچینەی سەرەکیمان کردیا کە لە 5ەم بنچینەینە کە ئەویش بریتیە بنچینەی کاریگەر و وەبەرهەم. کەچە خاڵێکمان باس کردیا کە پێویستە کەسی پێشەنگ کەسێک بی تەلیفاتی هەبێ، کتوبی هەبێ. کەسی پێشەنگ باسی ئەومان کرد کە بە دیارکردنی شێوەی ڕاستەوخۆی هەبێ، ئەبەستی لە کەناڵەکانی فەضائی و بابەتانە. کەسی پێشەنگ کە بە شێوەیەک لە شێوەکان کە بتوانی کە لە رادیۆ هەروەها لەو شتانە بە دیارکەوێت کە کاریگەری زیاتر دەکەن. کەم ڕۆژدا کە دەچینە ناو خاڵیشتر کە خاڵی 5ەمە لە خۆماسیەی یان پێنجینەیی کاریگەر و بەرهەم کە بریتە لەوەی ئامادەبوونی ئەلکترۆنی کە بەڕاستی لەم سەردەما کە ئامادەبوونی ئەلکترۆنی فەزایەکی یان بۆشایەکی یان باڵێن کە لەو ڕێگایە دەتوانین زۆر بە چاچی، زۆر بە تۆکمەی، زۆر بە بەهێزی بەدیارکەین. ئامادەبوونی ئەلکترۆنی کە لەم 40 ساڵەی یان لەم 50 ساڵەی دوایی کە کاریگەریی تەواوی هەیە لەسەر خەڵک، لەسەر جیهان، لەسەر دەوڵەتان، لەسەر کۆمپانیەکان، لەسەر تاکی ئینسانەکان کە دەبتە هۆی ئەوەی کە بتوانی ئەو ڕوئیای کەسێکەیەکی بیگەینتە خەڵک زۆر بە ئاسانی، بە شێوەیەکی ئاسان کە کەمی پارەی تێک دەچی. کە دەبینین ئەم ئامادەبوونی ئەلکترۆنیە کە دەبتە هۆی ئەوەی تۆ ئەگەر بێت و شتێک پێشکەشکەی پێشکەشکردنەکەت لە 24 کاتژمێر بەردەوامە کە ئەو شتە وجودی هەیە، وەکو ئەوەی نییە تەنها کاتێک کە تەقدیمت کردی هەر کاتێک ئینسانەکە بیوێت دەتوانی بگڕێتەوە سەری زۆر بە ئاسانی کە سنووری نییە، کە سنووری نییە کە لەوانەیە ئەگەر بێت و باسی مجلەیەک بکەین، باسی گۆڤارێک بکەین، لەوانەیە سنوورێکی لۆکاڵی هەبێ. بەڵام کاتێک باسی بابەتی ئامادەبوونی ئەلکترۆنی دەکەین، ئەو ئامادەبوونی ئەلکترۆنی دەبتە هۆی ئەوەی کە ئەوە سنوورشکێنە، تەنها پێویست نییە بە جوگرافیەکی دیاریکراو یان شارێکی دیاریکراو یان کاتێکی دیاریکراو، بەڵکو دەبینێتەوە. بڵاوکردنەوەی وەکو باسمان کرد کە بڵاوکردنەوەی تێدا زۆر تەکلیفەی ناوێ، نرخێکی زۆری ناوێ. ئەم کەسە زۆر دەرخێکی کەم دەتوانی شتەکانی خۆی جێبەجێ بکەم. هەر نوێکردنەوە و نوێکاری تێدا ڕێگایکی ئاسانە بەگشتی بۆ خەڵک. دەبینی ئێستا کە بەڕاستی هەموو خەڵکێک دەتوانی کە ئامادەبوونی هەبی، لەو کەسێک کە خوێندنەوارە کە لەو پەڕی شەهادەی بەرزی هەیە، لەو کەسێک کە نەخوێندنەوارە هیچ شتێکی نییە، لەو کەسێک کە بێ دەسەڵات هەبی دەسەڵاتێکی نییە، ئەو کەسی زۆر بە دەسەڵات دەتوانی ئامادەبوونێکی هەبی لەم فەزایەی کە ئێستاکە لەم سەردەمی ئێمە تێدا دەژین. کە یەکەم خاڵ باسی دەکەین کە پێویستە ئەو کەسێک کە پێشەنگە لەم بوارە زۆر گرنگی بدەم، گرنگیەکی تایبەت هەروەها ژیانی خۆی تێدا سەرف کە لە بۆ ئەوەی لەم پێگایە لەم ئامادەبوونی ئەلکترۆن وجودی هەبێت. چونکە ئەو ئامادەبوونی ئەلکترۆنی دەبتە هۆی بڵاوبوونەوەی پەیام، بڵاوبوونەوەی بەهایەکان، بڵاوبوونەوەی ڕەوشتی جوان، بڵاوبوونەوەی شتی ڕێک و پێک و شتی کە سوودی هەبێ بۆ خەڵکدا. کە ئامادە نەبوون لەم ئەلکترۆن لەم باڵێن پەخشی ئەلکترۆنی ئەگەر بێت و کێسی ساشی تێدا نەبوو دەبتە هۆی ئەوەی کە بۆ ئینسانی فاسد و ئینسانی خراپەکان بەجێ بینین ئەو فەزایە کە کاریگەرێکی زۆری هەیە لەسەر خەڵک بۆیە دەبتە هۆی ئەوەی کە کۆمەڵگایەکان بەرەو هەردێر بوو بە کۆمەڵگایەکان بەرەو خراپی بە. کە یەکەم خاڵێمە باس دەکەین کە وێستە پێشەنگ موقع هەبێ، موقعێکی ئەلکترۆنی کە باسمان کردە پێجێکی هەبی، نەک پێجێکی وەکو باسمان پێجی سۆشیال میدیا و بابەتە، نە پێجێکی سربەخۆی
وەکو www.flankes.com یان نێت بەو شێوەی کە پێگەیەکی ئەلکترۆنی بەهێزی هەبی وەکو بێدەین مووقعێکی ئەلکترۆنی بەهێزی هەبی ئەو مووقع دەبتەهۆی ئەوەی ئەم مووقعێکی زۆرە مووقعێکی کاراش کە مووقعێک بەڕاتەنها لە بۆ ئەوەی نێبری وڵای کاکە کە ئەم ئینسانە مووقع هەیە نەخی مووقعێکی کارا هەروەها کە بەهێز بتوانی ئەم چالاکیانەی کە دەیکا چەند چالاکیەکان بنووسین بێ چەند چالاکیەکان بەدەنگ بێ چەند چالاکیەکان بەدەنگ و ڕەنگ بێ لەم شوێنانە کە دابەزێنی کە پێگەیەکی یان پێجێکی ئەلکترۆنی بەهێزی هەبێ کە کاتێک ئەمە باسی مووقعێک یان پێجێکی کارا دەکەین کە پێویستە کەسەکە ئەم پێجە دادەنی خاستن کە کاتێک باسی ئێمە پێشنگبوون دەکەین مەوەسم پێشنگبوونی کەسێک یان پێشنگبوونی دەوڵەت یان پێشنگبوونی کە کۆمپانیەک شەریکەیەک کە بەو شێوەیە کە پێویستە شەریکەش بێ دەوڵەتیش بێ بە هەمان شێوە کە پێویستە بۆ ئەوی کارایی هەبی یان کە کەسێکە تەسویق دەکات بۆ شتەکانی خۆی پێویستە مووقعێک یان پێجێکی بەهێزی هەبێ باوەستە ئەو پێجە دەبینین کە توانیت کە خەڵک دەیناسی ئەنجامەکەی دیار بێت ئامانجەکەی دیار بێت مەبەستەکەی ئامانجی ئەم کەسە خۆی دەبی ئامانجی خۆی دیار بکە ئامانجی ئەم پێژەی خۆشی دیار بکە ئەو مووقعی خۆی دیار بکە کە مەبەستەکەی چییە هەروە بۆ چێ دەیکا چێ مستهدیفە چێ مەبەستدارە ئەو کەسانی تۆ ئەو مووقعەت لە بۆ دانانە ئەو پێژەت لە بۆ دانە چێ مەبەستدارە تۆ ئیشیان لەسەر بکەیت تۆ دەبێت کاتێک مووقعێکی کارادادنی ئامانجەکانی خۆ دەبی دیاری بکەیت هەروەها ئەو کەسانەی کە دەتەوێ بیکە ئامانجیش دەبی دیاری بکەیت هەروەها دەی بەردەوام ئەو پێجەت یان ئەو مووقعەت لە نوێکردنەوە دابی چونکە ئەگەر بێت و مووقعەکەت نوێ نەکردووە ڕۆژانە شتی نوێت نێخستا بەردەست خەڵک ئەم پێجە هێدی کارایی دێتە خوارێ و لاواز دەبی لە پاشەوەی لەبیر دەچێت هەروەها پێویستە لە بەڕێوەبردنی مووقع کە پێج کە پێجی ئەلکترۆنی کە پێویستە تیم هەبێ بەڕێوەبردنی ئەم مووقعەدا بە کەسێک بەڕێوە ناچی تۆ پێویست بە کەسێکە شارەزای دەنگ هەبی تۆ پێویستە بە کەسایەکە کە گرافیک بزانێت تۆ پێویستە کەسێکە کە لە ڕنگ و دەنگ بزانی کە ستۆدیۆیەکی جوان و ڕێک و پێک و ڕێکت هەبی بۆ ئەوی بتوانی ئەم شتانە تێدا هەمووی تۆمار بکەیت بۆیە بە شێوەیەکی جوان کە دەمانەوێت شتەکان پێشکەش بکەین کە ئەو پەڕە سەرەتاییەی کە لە مووقعەکە بەکاردەهێنی کە سەرنج ڕاکێشەر بێت کە سەرنجی خەڵکەکە ڕاکێشێت کە کەسەکە کە تەماشای دەکاتن ڕاستەخۆ بزانی ئەمە ناسنامەی ئەم شەریکەیە ئەمە ناسنامەی ئەم وڵاتەیە ئەمە ناسنامەی ئەو کەسەیە هەل لە بینینی سەرەتای پێژەکە دەتوانی تەقیمێکی جوانت لۆ بکات تەقیمێکی ئیجابیت لۆ بکات بۆی شوێنی کە باسمان کرد بە شێوەیەکی جوان بە دیارکەیە کە هەر لە پەڕی یەکەمدا شێوەیەکی جوانی هەبێ کە بە بەسم شێوەی جوان مەبەسمانیە شێوە کە پڕی ڕنگ بکرێنە شێوەیەکی سادە بەڵام ڕەنگەکان جوان بی سەرنج ڕاکێشەر بی وەکو باسی تیمماکە کە تیمێکی گرافیکت هەبی تشتێک باشە بۆ ئەوی بتوانین ئێمە خۆمان لە خەڵک لە ڕوانگەیەکی کە کاریگەر ڕەنگەیە کە سەرنج ڕاکێشە بێت شتێک چ ڕەنگەیەک بەکاربێنین بە چ ڕەنگێک کار بکەین بۆ نمونە ئێستا کە دەبینین کە کەناڵێک هەیە ئەم کەنانە تەنها ڕەنگێک زۆر زەقە لە ناو ئەوەیە بە نمونە شینێکی تاڵی یان پورتەقالی یان کەسێک زەردێکی زێڕی دەکاتە چ دەگرێتە باگراوندی هەموو کارەکانی خۆیدا لە بەپاستی ئەم ڕەنگە دەهێوێت پامێک بنێرتە خەڵکدا ئەم ڕەنگەیان ئەم شێوە ستایلە ناسنامەی منە کە تۆ بە ناسنامەیەک دەناسنی ناسنامەی ستایل کە ستایلێکی ستایلی نووسین ستایلێش تایبەت هەبی ستایلی وێنەکان ستایلی تایبەت هەبی ستایلی ستۆدیۆیەکە ستایلێکی تایبەتی هەبی لە مووقعانە دەی لە مووقعەکان دەی ئەم شتانە مووقعەکەی خۆت پێجەکەی خۆی ئەم شتێ بڵاو دەکەی کەسەکە هەر بەبینی ئەم ستایلە ڕاستە خۆ دەزانی ئەم ڤیددیۆیە یا ئەم وێنەیە یا ئەم نووسین فلان کەسە تۆ ناسنامەیەکە دروست کردووە بۆ ناسنامەیەکە بە چ دروستە بە شێوەیەکەی کەواتە کە تۆ پێژەیەکت هەیە پێجێکی دیاری کراوت هەیە کەواتە تۆ دەبی لە ڕوانگەی پێجەکەت ناسنامەیەکی تایبەتی خۆت بە خەڵک پیشان بدەیت لە شێوەی نووسیندا لە شێوەی وێنەکاندا لە شێوەی هەروەها کە ڤیددیۆ ئەو بابەتانەدا هەروەها لە ڕووی ناوەڕۆکدا ئەم بابەتانەی لەم پێجە بڵاو دەکەیەوە کە کەسی پێشنگ پێویستە گوتمان پێجێکی هەبی ناوەڕۆکی پێشکەشکردن
کە دەبی ناوەڕۆکەی دیاری بکە ئایا بابەتەکە کۆمەڵایەتیە ئایا بابەتەکە سیاسیە ئایا بابەتی ئابوووریە وازاکە کە کەسی پێشنگ لە بواری خۆی هەنگاو بنێ لە بواری خۆی خزمەت بکە هەروەها پێشەکەشی لەو بوارەبی کە بوارەکەی کە تێدا سەرکەوتووە کە تێدا پسپۆریەکی تەواوی هەیە کە دەڵێن باسی چی دەکا ئەو باسکردنە کە پێویستە تۆ ئەو باسانە باسکەی کە خەڵک باسی نەکردیە اینجا باسکردنەکە کە خەڵک باسی نەکە یان بەو شێوە باسی بکەی کە تەڕحەکەت یان پێشکەشکردن کرد پێشکەشکردنێکی جیاواز بێ لە خەڵکدا لەو کاتە تۆ موقعەکە دەبتە موقعێکی چ موقعێکی بابەتی موقعێکی دەبێ موقعێکی کارە دەبتە موقعێکی کە خەڵک چاوی لێ ڕازگۆیی بەڕاستی مصداقیەت لە موقعدا لە پێشدا زۆر گرینگە کە کەسی پێشەنگ هەر بەخۆی دەبێت ڕازگۆ بێ ئەو بزانی و زانستان ئەو زانیاری کە پێشکەش خەڵکیش دەکات بە هەمان شێوە زانیارەکانیشدا لە هەمان کاتدا پێویستە زانیارەکانی لە شێوەی ڕازگۆیی بی کەسێکی بابەتی بی هەواڵ تێدا تەکید کە ئینجا لە پێشەکەی خۆی هەواڵ تێدا بڵاو بکاتەوە نەک لە پاش ئەوەی کەم بابەتانە باز دەکەین هەم لە پێجی ئەلکترۆنی کە پێویستە بۆ شێوی هەم لە پێجی تریشدا کە پێجی سۆشیال میدیا کە لە دوای دێنە سەری وەکو بازماکە کە ناوەڕۆکەی دەبی ناوەڕۆکە پسپۆری خۆی بی کە پسپۆریەکەی هیزریە ئاینیە سیاسیە ئابووریە بە شێوێک دەوی خزمەت بکە بەو شێوە دەبی کە تەرکیز لەسەر ئەم بابەتە بکە کە خاڵیشتر کە گرینگە نوێکردنەوە کە پێویستە بەردەوام ئەمە موقعە لە نوێبوونەوە دابی ئینجا نوێبوونەوەکەی کە پێویستی بە هەفتانەیە لە هەفتانە نوێ بکاتەوە پێویستی بە ڕۆژان لە ڕۆژانە نوێ بکاتەوە پێویستی بە مانگانە ئەم پێژەی خۆی پێنج ئەلکترۆنی نوێ بکاتەوە ئەگەر بە وەرزیە چار مانگ باڵین وەرزیە سێ مانگ جارێک یان ئەگەر بێت بەو شێوەی بێ نوێکاریەکی تەواو بکات لە ڕووی بابەتەکان کە بێ نوێکاری بکە بابەتەکان گۆڕانکاری تێدا بکات هەروەها لە ڕووی شێوەی دەستکاری چون کە خەڵک لەوانەیە ئەگەر ئینسانی بەردەوام تەماشا یەک ستایل بکە یەک ڕەنگ بکە یەک شتە بکە بێزار دەبێت بەڵام ئەگەر بێت تو حرەکە و جوولە لە شێوەی پێجەکەدا بوو ئەوە لەو کاتەی ئینسانەکان کە دەبتە هۆی ئەوەی ئەو نوێبوون و دەبتە هۆی ئەوەی کە سەرنجی خەڵکەکە ڕادەچێشی و لە پاش ئەوەدە خەڵکەکە سوود بە خەڵکەکەی دەگەینی و هەروە بەرهەمت دەبی و کە بەرهەمەکە دەبی و هەروەها کاریگەری زیاتر دەبی هەروە لە ناو پێنجەکەشت بەڕاستی کە موقعەکەی خۆت هەیە دیدارت هەبی دیدار لەگە چێ وەکو کۆڕبەند هەبی کۆڕبەندی دیداری تایبەت هەبی لەگەر ئەو کەسانەی کە شتەکان دەخوێنەوە هۆزارویە تۆ مەقالەیەک دەنووسی لە مەقالێکدا کە لە بنەوەیدا کۆمنتت چییە یان ملاحەزەت چییە یان ڕەخنە چییە یان پێشنیاری چییە لەسەر ئەو بابەتەی یان تۆ دەتەوێت کە بابەتێکی باز بکەی بابەتێک بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە شێوەی کۆڕبەندێکی ملتەقایەک دادنێ ئەو ملتەقای دیدارێک دادنێ بۆ گفتوگۆکردن لەگەر چی لەگەر ئەو کەسانەی کە بەشداری مەوقعەکەی تۆیان کردیان تۆ لەو کاتەی دەبتە هۆی ئەوەی ئەکتی کە ڕاستەوخۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ کە ئاگاداری یان بەرکەوتەیەکی ڕاستەوخۆ دەبێت لەگەر ئەو کەسەیە ئەو کەسانەی کە بە ئامانجت گرتوونە یان یان کە سوودت پێگەیاندینە لەو کاتە ئەو کەسە کە سوودێکی تەواو لە تو دەبینێ کاتە ئەو خاڵانە دەبتە هۆی ئەوەی کە موقعێکی کارات هەبی موقعێکی کارە کەواتە ئامادەبوونی ئەلکترۆنی یەکەم خاڵ کە موقعێکی یان پێجێکی ئەلکترۆنی کارای هەبی ئەو کەسەی کە پێشەنگە کە پێویستە پەیامی خۆی تێدا بنووسی هەروە وەکو من نەحن و ئێمە چین هەروە لە پاش ئەوەیدا ئەو بابەتانەی کە دەتەوێت باسی بکەی کە بابەتەکاندا پۆلینێکی جوان و پۆلینێکی ڕۆک کوپێکی لۆ بکەی کە نوێ خوازیی تەواوی تێدابی هەروەها بابەتیانە شتەکان باز بکەی هەروەها لە تەڕحی لە پێشکەشکردنی بابەتەکاندا کە کەسێکی ڕازگۆ و هەروەها سەرڕاست و بابەتیانەبی ئینشاءڵڵا لە بەرنامەی داهاتوودا باسی خاڵی تر دەکەین والسلام عليكم ورحمة الله وبركاته. لقد كان لكم في رسول الله أسوة حسنة لمن كان يرجو الله واليوم الآخر وذكر الله كثيرا.